داوا دەکەم لە هەموو خەڵکی بەسە ناشکریکردن پێش ئەم وەزعی قەیرانە ئەوەندە خەڵکی وتی خوابی بڕێ خوابی بڕێ خوابی بڕێ خوای گەورە بڕی خەڵکی زۆر ناشکری کرد ئێستش خەڵکی بدوێنە هەر ناشکری دەکەن خەڵکی هەر بە بەشی خوا ڕازی نییە براکەم خوشکەکەم ئەم بەهەشت نییە ئەمە دنیایە خۆشی تایە ناخۆشی تایە هەموو شتێک بە دڵی تۆ نابێ گرنگ ئەوەیە بەردەوام سپاس و ستایشی خوا بکە ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ کاتێک کە عەبدێک پارویەک نانی خوارد ژەمێکی خوارد قومی ئاوی خوارد وتی الحەمدولله خوا لێی ڕازی ئەبێت خوا لێت ڕازی ئەبێ کاتێک کە تۆ نانێک دەخۆی شتێک دەخۆی بڵێ الحەمدولله خوا لێت ڕازی ئەبێ تۆ چیت ئەوێ بەڵام بە ناشکریکردن خوا لێت تووڕە ئەبێ پێت خۆشە خوا لێت ڕازی بێ بەردەوام بڵێ الحەمدولله ئەگەر پێشت خۆشە خوا لێت تووڕە بێ و غەزەبت لێ بگرێ وەک هیچ کەسێ ئەڵێ پێم خۆش نییە بەڵام بە کردەوەکانت دەیسەلمێنی کە پێت خۆشە بە قسەکانت کە ناشکری دەکەی دەیسەلمێنی کە تۆ پێت خۆشە خوای گەورە غەزەبت لێ بگرێت چونکە خوای گەورە وعدی داوە ئەوەی ناشکری بکە من عەزابی ئەدەم عەزابی من بەهێز و بە قووەتە بۆی تۆ تووشی بەڵاکە هەر بوویتە سپاسی خوا بکەی هەر تووشت بووە سپاسی خوا نەکەی هەر تووشت بوو بۆیە حەمد و سەنای خوا بکە و وەکو ئیمامی فوضەیل ڕەحمەتی خوای لێبێ کوڕێکی بوو ناوی عەلی بوو زۆر ئیماندار و لە خوا ترس بوو ڕەحمەتی خوا لێبێ هەر بە گەنجێتی مرد گوێ لە ئایەتێکی قورئان بوو کە خوای گەورە باسی جەهەنەمەکە گوێ لە ئایەتەکە و گیانی دەرچوو ڕەحمەتی خوای لێبێ لە ترسی جەهەنەم گیانی دەرچوو بۆیە پێ ئەڵێن بە عەلی ئیمامی کوڕی ئیمامی فوضەیل دەڵێن قەتیل القورئان بەهۆی قورئانەوە گیانی لەدەست چوو گیانی لەدەستدا ئەم کوڕە بە ڕێزە کاتێکە وەفات دەکات ئیمامی فوضەیل دەست ئەکا بە پێکەنین لە کاتێکە کە جەنازەی کوڕەکەی خۆی دەبینێ لە کاتێکە کوڕەکەی زۆر خۆشەویست دەڵێن ئیمامی فوضەیل ئێمە تۆمان بە کەمی بینێ پێ بکەنی هەر دەگریت بەڵام ئەمڕۆ کوڕەکەت مرد تۆ پێکەنیت وەڵامەکەی چی بێ باش ئینسانی عەبدی خوا ئەوەی کە خۆشەویستی خوای لە دڵا بێ ئابەم جۆرەیە فەرمووی خوای گەورە شتێکی پێخۆش بوو کە مردنی کوڕەکەی منە منیش ئەوەم پێخۆشە کە خوا پێخۆشە دڵخۆشم بۆی کە خوای گەورە مناڵەکەمی مراند چونکە خوای گەورە پێخۆشە دیارە ئەوە ئیرادەی خوای لەسەر بوو خوای گەورە شتێکی ویست کە مردنی کوڕەکەی منە منیش ئەوەم پێخۆشە کە خوای ویستی لەسەرێتی ئەوەی کە خوا پێخۆشە منیش ئەو هەڵەبژێرە با ئینشاءڵڵا سپاسی خوا بکەین حەمد و سەنای خوا بکەین لەسەر ناز و نیعمەتەکان خوای گەورە بەرەکەت دەڕژێنێ بەسەرمانە لە هەموو لایەکەوە کاتێکیش کە ناشکریمان کرد باجەکەی ئەدەین لە دنیا و لە قیامەتە بۆی لە کۆتاییدا دەڵێم بەردەوام سپاس و ستایشی خوا بکەن الحەمدولله با لەسەر زمانتان بێ لەسەر هەموو ناز و نیعمەتێ هەواڵێ خۆشت پێگەی سەجدەی شکر بۆ خوا بەرە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن سەجدەی بردووە دڵخۆش بە بۆ ناز و نیعمەتانی کە خوا پێتی بەخشیوە بەردەوام بڵێ الحەمدولله 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 کەثیرا تاواکەم لە خوای گەورە میهرەبان لەو کەسانەمان بگێڕێ کە بەردەوام شکرانی ناز و نیعمەتەکانی خوا دەکەن داواکارم لە خوای گەورە میهرەبان ئاخرمان بەخێر بگێڕێ لەو کەسانەمان بگێڕێ کە بەردەوام الحەمدولله لەسەر زمانمان بێ و سپاس و ستایشی خوا بکەین ئامین آمين آمين وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين